کۆمەڵی دادگەری کوردستان بە سەرکەوتووی کۆنگرەی چواری کۆتایی پێهێنا. چەندین گۆڕانکاری لە کۆنگرە ئەنجام دران و کەسایەتی و دڵسۆزانی ڕابوونی ئیسلامی دڵخۆشن بە گۆڕانکاریەکانی کۆنگرە و هیواخوازن کۆمەڵ بەرەو وەنگاوی گەورەتر و باشتر بڕواتە پێشەوە. ومێ دەکەم لە ئایندەی دوای کۆنگرەیە ئەو گۆڕانکاری و بڕیارانە و ئەو ڕاستپاردانی کە لە کۆنگرا داویانە دەرهاوێشتەی چاکی یەکەم لەسەر ساحەی ئیسلامی وەکو تەوژمی ئیسلامی هەبێەوە لەسەر ئەدای کاری حیزبەکە خۆشی دیارە دادگەری ئەمڕۆ غیابی هەیە لە ساحەی سیاسی کوردستانە لە ناو سیستەمی حکومڕانی کوردستانە. ومێ دەکەین کۆمەڵی ئیسلامی بتوانێت بە شێوەیەکی زۆر جەریئانەتر لە جاران ڕوبەڕووی ستەم و گەندەڵی و ستەمکاری بێتەوە و ئەو دادگەریەی کە بانگەشەی بۆ دەکات لە ئەم وڵاتی ئێمە بەرجەستە ببێت. ناوەکە زۆر گرنگ نییە. ئێمە هەموو ئەو ناوانی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەر خۆمان دروستمان کردوون. ئێستا بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی لە بزوتنەوەی ئیسلامی، لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی، لە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و لە چەندین ناوی تر کە پێش ئەو حیزبانە شەر دروست بووە هەر خۆمان دروستمان کردوون. ئێستاش کە ناوی حیزبەکە نراوە بزوتنەوەی یا کۆمەڵی دادگەری هەمان ناوێکە کە لەم کۆنگرەیە ئەو برایانە خۆیان اقتراح و پێشنیاریان کردووە و شتێکی ئاساییە. بەڵام گرنگەوەیە جەوهەری حیزبەکە جەوهەری بەرجەستەکەری دادگەری بێ و هەوڵ و خەبات و تێکۆشانی لە پێنا و دادپەروەری دادگەری بێ لە کوردستانە. کۆمەڵی دادگەری کوردستان ڕۆک چۆن لە ڕابردوودا لە سەنگەری داواکاریەکانی خەڵک و شەقام و فەرهەمکردنی مافە سەرەتاییەکان بۆ باوڵاتیان لە داهاتووشدا زیاتر لەو بەرەیە بە فۆرمێکی جیاواز و جۆری کاری پەروەردە و بانگەوازەوە دەمێنێتەوە و زیاتریش لە ناوەڕۆکەوە پەرە بە و بوارانە دەدات. کۆمەڵ کە لە ڕابردووە کە لەناو جەماوەرا بوو پێگەیەکی گەورە ئەساسی هەبوو لە ئۆپۆسیۆن بوونی دەسەڵاتی کوردی دەسەڵاتی کوردستانە و ئێستش کە ناوەکەی گۆڕیەوە بە ناوی کۆمەڵی دادگەری کوردستان ئەمانە هەنگاوێکن بۆ ئەوەی کە زیاتر دژ بە گەندەڵی و دژ بە نەعەدالەتی بۆسێتەوە. هەر ناوەکەی خۆی یەکێکە لە ڕەمزە گەورەکانی ئۆپۆسیۆن بوون. ئومێ دەکەین کە لە ناوەڕۆکی شاو خەڵکە کە هەڵەت یەگەشتنیە لە ناوەڕۆکە ناوەڕۆک وەکو خۆی بەمێنێتەوە ئینشاڵڵا تەنها ئەمێنێتەوە سەر ئەوەی کە جەماوەر تەقەبولی ئەم ناوە تازە بکەن و باشتر لە پەیامەکانی ئۆپۆسیۆن بوون و پەیامەکانی کۆمەڵ تێبگەن. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کۆنگرەی چوارەمی حیزبەکەی ناوی خۆی بە کۆمەڵی دادگەری کوردستان و ناوی ئەمیریشی بۆ سەرۆک گۆڕی. کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕابردوو زیاتر سوورە لەسەر جێبەجێکردنی خواستەکانی خەڵکو و بەگژاچوونەوەی گەندەڵی وستەم هاوکات بە فۆرمێکی نوێ و ناوەڕۆکی ئیسلامیانە زیاتر کاری بانگەواز و پەروەردە بەرەو پێشەوە دەبات و کار دەکات چەسپاندنی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە نێو کۆمەڵگەدا بێنێتە کایەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.